طبعا باشا. أما ألحق يا وترك وتوكل شيطان ناصير. تعالوا جامعنا زاد قاعدين ومشيان لفظ بس كثير أنا قاعدين وتراعي. باس و دەستخۆشیمان بۆ هەموو ستافی فیلمە بەشداربووەکانی فستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل. بەڕێزان ئێستا کاتی ئەوەیە لیژنەی داوەران بناسین و بێ لەسەر سێری. لە ڕۆژگارێکدا فستیڤاڵی فیلمی مۆبایل دێتەکایەوە دەخوازێت مامەڵێک دۆخە جیاوازەکانی مرۆڤ سەردەمەدا بکات. گەر فیلم ئەو کەرسە دەگمەن و ناوازەیە بێ کە بتوانێت گوزارش لەو پرس و ئالیشانە بکات کە تەمیان بە ژیانمان هەڵچنیوە. ئیدی دەرفەت لەم جۆرە فستیڤاڵانە باشتر نییە. سەرجەم ئەندامانی لیژنەکە هەروەها سوپاسی هەردوو دامەزراوەی ڤیم و بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانیەکە بۆ متمانەیان بە ئێمە و ئاوەتە خوازین لە ئاست ئەو متمانەیەدا بین و فیلمسازانی ئازیزیش لە هەوڵ و کار و بەرهەمی ناوەزەدا بەردەوام بن و هەر بژین. خڵاتەکەی لیژنەی داوەرانە ڕوات بۆ فیلمی تامار. ئەچینە لای خەڵاتی دووەمی فستیڤاڵەکەمان کە ئەویش خەڵاتی باشترین بەرهەمی فستیڤاڵە. بە کاتیشیان هەروەها داوا لەبارەیە سقافنا بە حیکمەتەکەی سەرۆکی دامەزراوەی ڤیم بفەرمێت بۆ بەخشینەوە خەڵاتە. بەڕێزان ئەچینە لای خەڵاتی سێیەمی فستیڤاڵەکەمان کە ئەویش خەڵاتی باشترین سیناریۆیە. فیلمی قولانجێک پیرۆزە لە ساتی فیلمی قولانجێک. فیلمی سێیەم کە لەلایەن لیژنەی داوەرانەوە پاڵێوراوە بۆ وەرگرتنی خەڵاتی باشترین دەرهێنەر. ئەو فیلمەش فیلمی یەکێک لەم فیلمانە ئەبێتە براوەی خەڵاتی باشترین سینەماتۆگرافەر، ئەویش فیلمی مانلی. داوا لە شایوان پەیوان سینەماتۆگرافەری فیلمی مانلیەکەی بێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. خەڵاتی باشترین ئەکتەری کچ دەبەخشرێت بە فیلمی The Time Note. باشترین ئەکتەری کوڕ کە ڕۆڵێکی باشی بینیوە لە یەکێک لەم فیلمانە فیلمی مانلی. خاوەنی خەڵاتی باشترین دیزاینی دەنگ دەبەخشرێت بە فیلمی مانلی. ئەچینە لای خەڵاتی نۆیەمی فستیڤاڵەکەمان کە ئەویش خەڵاتی باشترین میوزیک، فیلمی قولانجێک. خاوەنی خەڵاتی باشترین مۆنتاژ لە فستیڤاڵەکەمان فیلمی قولانجێک. خەڵاتی هاندان دەبەخشرێت بە فیلمی دواهەمین هەنگاو. دیارەم خەڵاتە تەنها بە فیلمێک دەبەخشرێت کە سیتی سینەما دەستنیشانی کردووە و دەبەخشرێت بە فیلمی تامار. بەڕێزان خەڵاتی تایبەت و کۆتایی ئەمێ پێتان ڕابگەێنم ئەم خەڵاتە دامەزراوەی ڤیم بەشی ڤیم میدیا ئامادەی کردووە و دەیبەخشێت. خەڵاتێکی تایبەتە و لە فستیڤاڵەکەدا دەبەخشرێت بە دەرهێنەری فیلمێک. سەرەڕایەوەی کە دامەزراوەی ڤیم بەشی هونەری سینەمای سلێمانی کردووە بۆ ئەنجامدانی ئەم فستیڤاڵە، لەگەڵەوەشدا بۆ برەودان و دەستگیرۆیی کردنی فیلمسازێکی بەشدار بووی
فێستیڤاڵەکەمان خەڵاتەکەش بریتیە بێت لە خەرجی تێکڕای بەرهەمهێنانی کورتە فیلمێک وەک کاری داهاتووی ئەو دەرهێنەرەی ئەم خەڵاتە ئاباتەوە. دامەزراوەی فیلم خەڵاتە تایبەتەکەی خۆی دەبەخشێت بە دەرهێنەری کاتە دەیبەخشێت بە فیلمی مانلی. بەناوی سەرجەمەندامانی لیژنەی فێستیڤاڵی فیلمی کوردی مۆبایلەوە پیرۆزبایی لەو بەڕێزانە کە خەڵاتی فێستیڤاڵیان پێبەخشرا